گەندەڵێکی گەورە عێراق داهژێنێت. دیارنەمانی ملیاران دۆلار لە داهاتی وڵات هەموو لایەکی هێناوەتە سەرخەت و لێکۆڵینەوە دەستی پێکردووە. کێ بەرپرسە و کەی پارەکە دیارنەما و چۆن دیارنەما؟ ئەو پرسیارانن کە عێراقیەکان بە دوایدا دەگەڕێن، بەڵام تا ئێستا وەڵامێکی باوەڕپێکراویان نەدراوەتەوە. دیارنەمانی 3.7 تریلیۆن دیناری عێراقی کە دەکاتە 2.5 میلیارد دۆلار لە هەژماری دەستەی باج لە بانکی ڕافیدەین ماوەیەکە لێرە و لەوێ و لە میدیاکان باز دەکرێت. بەڵام ڕۆژی شەممە بابەتەکە شێوەیەکی فەرمی وەرگرت پاشەوەی وەزارەتی دارایی بە نووسراوێت داوای لە دەستەی دەستپاکی عێراق کرد کە لێکۆڵینەوە بکەن لە دیارنەمانی 3.7 تریلیۆن دینار کە لە هەژماری دەستەی باج لە بانکی ڕافیدەین ڕاکێشراوە، بەمەش دووپات کرایەوە کە ئەو بەڕەپارەیە دزراوە. بە گوێرەی نووسراوەکەی وەزارەتی دارایی، ڕاکێشانی پارەکە بە چەند مانگێک بووە لە 9 سێپتەمبەری 2021 تا 11 ئابی 2022 خایاندووە. نووسراوەکەی وەزارەتی دارایی ئاماژەی بەوەش کردووە ئەم چەکانە دراون بە 5 کۆمپانیا بێ ناوهێنانی ناوی کۆمپانیاکان. کاردانەوەی ئەم بابەتە گەورە بوو. هەرمڕۆ ئەنجومەنی باڵای دادوەری ڕایگەیاند کە فەرمانی دەستگیرکردنی بۆ سەرجەم ئەو کەسانە دەرکردووە کە تێوەگلاون لە بابەتی دیارنەمانی داهاتی دەستەی باج. ئەنجومەنی باڵای دادوەری ڕاشیگەیاند کە لە مانگی ئابی ڕابردوو هەواڵیان پێگەیشتووە با بوونی تۆڕێک لە کەسانی خاوەن پاڵپشتی کە یاری بە داهاتی گومرک و باج دەکەن. ئەنجومەنەکە دەڵێت هەر ئەو کاتوو لە 21 ئاب دادگای کرێخ فەرمانی دەرکردووە بە وەستاندنی خەرجکردنی ئەو چەکانە تاوردبینی و لێکۆڵینەوەی تەواو لە بابەتەکە دەکرێت. بانکی ڕافیدەین کە لەم دۆسەیەدا زۆر ناوی دەهێنرێت ئەمڕۆ ڕایگەیاند کە ئەوان هیچ پەیوەندیەکیان بە بابەتی دزین و یاریکردن بە پارەی دەوڵەت نییە. ڕافیدەین دەشڵێت ئەوان بە شێوەی یاسایی چەکەکانیان خەرج کردووە و بابەتەکە پەیوەستە بە دەستەی باجەوە. هاوکاتی لیژنەی دەستپاکی پەرلەمانی عێراق لێکۆڵینەوەی لە دیارنەمانی ملیاران دۆلارەکە دەست پێ کرد و بڕیاریدا ڕۆژی چوارشەممە بانگێشتی هەریەکە لە ئیحسان عەبدولجەبار وەزیری پێشووی دارایی بە وەکالەت و بریکاری وەزارەتی دارایی و بەڕێوەبەری ئێستا و پێشووی دەستەی گشتی باجەکان و هەموو لایەنە پەیوەندیدارەکانی دیکە بکات. محەممەد شیع سۆدانی سەرۆکوەزیرانی ڕاستپێدراو لە تویتێکدا لەبارەی ئەم بابەتە دەڵێت ئەم دۆسەیە دەکەین بە پێشینی کارەکانمان، ڕێگە نادەین پارەی عێراقیەکان بە هەدەر بدرێت وەکو ئەوەی لە بانکی ڕافیدەین ڕوویدا. ئەحسان عەبدولجەبار وەزیری پێشووی دارایی بە وەکالەت لەم دۆسەیەدا پەنجەی تۆمەتی بۆ ڕادەکێشێت. ئەو شوای کرد بڕیاری دەست لە کارکێشانەوە بدات، بەڵام ئەحسان تۆمەتەکان ڕەت دەکاتەوە و دۆسیەکە بە دەستکەوت بۆ خۆی هەژمار دەکات و دەڵێت لە ڕێگەی لێکۆڵینەوەکانیانەوە توانیویانە دۆسی دیارنەمانی 2.5 میلیارد دۆلار هەڵبدەنەوە لەگەڵ دۆزینەوەی ئەو کەسانی کە تۆمەتبارن.